الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم لخدمة كتاب نيابي مختصر منهاج القاصدين. همو عسلانێکی دووشەممە لە خزمەتانە ئەبین. ئەم کتێبە نایابە دوو جار مختصری ئیحیا علوم الدینە کە ئیمامی غەزالی نووسیوێتی لە بەشی ڕبعی منجیات. ئەم کتێبە چوار بەشە. بەشی ئەخیری کە باسی منجیاتەکە، چۆن ئینسان ڕزگاری ئەبێت، چۆن ئەگاتە حوزوری خوا جەل جەلالوه، چۆن بەرەو خوا ئەڕوات. چەند باب و بابەتێک باسەکە. یەکەم دانە بە تەوبە دەست پێ ئەکا ئینسان چۆن تەوبەکە و دەرسەکانی پێشوو بە درێژی باسمان کردووە. دووهەمین کتاب ئەفەرمێ کتاب الصبر والشکر، باسی دوو شتەکە، باسی ئارامگرتن لەگەڵ سوپاسگوزاری خوا جەل جەلالوه. ئەفەرمێ وەهو شەطڕانی ئەم بابە ئەم کتابە ئەکەینە دوو بەش. بەشی یەکەمیان باسی سەبرەکەین و دووەمیشیان باسی شکرەکەین. لبشي الصبرك أفرمي فضل الصبر الأول فضل الصبر وحقيقته وأقسامه ونحو ذلك. باسي قوري صبر أكين، باسي حقيقتي صبر أكين، باسي جوركاني صبر أكين. هاويني أمانة. أفرمي وقد ذكر الله تعالى الصبر في القرآن في نحو من 90 موضعا. خواهي قورا جل جلاله لنزيكين نوتشوين لقرآن باسي الصبر آرامي وكردوين، وأضاف إليه أكثر الخيرات والدرجات وجعلها ثمرة له. زوريني خيرات كان كدسي إنسان أكون، زوريني درجاتي برس كدسي إنسان أكون. هم يكروا بالثمرة شاكو جواني لبابت صبر. واتا زوريني خير كان بهوي صبر ودزجير أبي، زوريني شاك كان بهوي صبر ودزجير أبي. أفرمي وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا. أفرمي كردمان بأئمة وقورمان كردن لنا وخلقها، وكردمان بإمام كهداية خلشان أداء ورنوي خلشان كردو خويا بفرماني إما أتشون بري وبو لما صبروا. چونك آراميان قرت وتا آرام قرتن درقايشي خيري قورة أكاتو إنسان أكاتا إمامي قورة. حتى لباسي سيدنا موسى عليه السلام أفرمي بوشي خواهي قورة هالي بجار ببيغمبر. أفرمي يشكل الروجكان يشكل أجلكاني كأشوان و راي كرت. الله أمجل راي كرت بدوايا زور شاخ و داخ و زور شوين قرى زور مانوبو هتاوكو قرتيو. الله كقرتيو طبعا شوان عادتي وهاي كمانو وعزتي أجلكاني أدالة منك أم عزتي ندابلكو أجلكي قرتو ماتشي كرد وتي أي هاورتو بوات كرد مني شد مانو كرد وخوشد مانو كرد. عليك له كاركان لو يكخوا هالي بجار كبيغمبر عليه السلام بريتبو لو صبر جواني ولو حلم جواني كالقل أو أجلا هيبو. بوي أفرمي إنسان بهوي الصبر وخواي قورا إكاتا أئمة إكاتا قورا هالبجار ده. وتمت كلمة ربك الحسنى على بني إسرائيل بما صبروا. كلمة حسنى إخوة درابة بنو إسرائيل، كلمة جواني إخوة درابة بنو إسرائيل، ورجاء بسر بنو إسرائيل بوصف الثناء بنو إسرائيل بهوكاري أويك صبروا آراميان قرت. ولنجزين الذين صبروا أجرهم بأحسن ما كانوا يعملون. خواجانا فرمي وكساني صبروا آرام قرن پاداشتێکیان ئەدەینەوە زۆر چاکتر لەوەی کە کردویانە. واتە ئەو کردەوەی کە کردوتە بە مەزەنەی خۆت چەندێک پاداشتێتی دڵنیا بە لەوە پاداشتەکەی زۆر بە چاکە وەرەگریتەوە مادام سەبرێ گرتووە لەسەر کردنی ئەو چاکەیە یان نەکردنی ئەو خراپەیە. لە هەردوو حاڵتەکانە سەبر هەیە کە دواتر باسییانەکە. اینجا لبابتي صبر وأجر صبر چنێکە خواهیان لە قورآن ئەفەرمێ إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. ئەو کەسانەی کە سەبر و ئارام ئەگرن خوای گەورە ئارامیەکەیان سەبرەکەیان پاداشتی ئەکاتەوە بە بێ حیساب. یعنی هیچ ئەندازەیەکی نییە، ژمارە شمولی ناکە، هیچ حیسابێ نایگرێتەوە. ئەوەندە گەورەیە ئەجر و پاداشتی سەبر گرت. بۆی ئیمامی غەزالی ئەفەرمێ فەما من قوربەتین
إلا وأجرها بتقدير وحساب أفرمي هرشي شاكي كتوئكي خوا جل جلاله أجركي تقدير كردو بوتو تشيد أداتو باداشت دياري كردو بوتو إلا صبر نبي كدياري نكردو إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب هيك حساب لبران برانية وتأجر بابلين جيتشك هبي بخن نوي ميزان حسنات إنسان همو حسنات لأستي أم جيتش أخوان ريتو إلا الصبر نبي كان أخوان ريتو نازني شنك أندازك أو أند زورا أفرمي حتى الرجوع إمام أفرمي الرجوع كت بيغمريان صلى الله عليه وآله وسلم لحديث قدسي أفرمي والصوم لي وأنا أزي به الرجوع بخوم وخوم باداشتي مو يعني ملائكة نازنة شنة باداشتي أفرمي بوشي أفرمي تكر الرجوع صبريتي أراميتي وتأرامي لحياة إنسان مسلمانة جورتين الرجي باداشتي كدسك إتر ئارامی لەسەر نەبوونی ئارامی لەسەر نەخۆشی ئارامی لەسەر ئازارەکانی ژیان هەموو ئارامیەکان کە لە ژیانە تێپەڕ ئەکا بەسەر تۆیە هەر هەمووی ئەجرێک و پاداشتێکی زۆر گەورە ئینسان وەرەگرێ وەڵی ئینسان هەندێک لەم ذیکر و ئەوانە ئەخوێنێتەوە دڵی زۆر ئارامە بێتەوە بەنمونە تۆ هەڵ ئەسیت دەست نوێژێک ئەگری نوێژەکە و جێبەجێک نوێژی بەیانیت جێبەجێ ئەەکەی شەو هەڵ ئەسی شەو نوێژێک جێبەجێ ئەەکەی نوێژێکی نیوەڕۆ نوێژێکی عەسرت ئێوارەت عیشات لەبەر خاتری خوا سەبر ئەگری ئارام ئەگری یە نوێژەکە و جێبەجێک ئەم سەبرگرتن و ئارامگرتن و مداوەمە لەسەر نوێژە هیچ کەس ناتوانێت پاداشتی باتەوە و هیچ پێوەرێ نییە بۆ پاداشتی ئەمە ئەوەندە گەورەیە بۆیە جاری وایە ئینسان ئەترسێ لەوەی کە هەندێک گوناهی کردووە چاکەکانی بڕوا بەڵام هەر کردەوەیکی چاکە کردبێتە سەبری لەگەڵا بوو بێ دڵنیا بە لەوە ئەجرێکی بۆ ها وەرئەگریتەوە کە هەموو گوناهەکانی ئینسان دا ئەشارە گوناهەکانی تەواجودیان نابێ بۆیە ئەفەرمێ ئەو کەسانێکەوە سابرن خوا جل جلاله یەک کۆمەڵشتی بۆ کۆ کردوونەتەوە ئولائیک عەلەیهم صەلەوات من ربهم وەڕەحمەة وئولائیک هم المهتدون ئەوانەی کە سابرن و ئارامەگرن ئەوانە سەڵەواتی خوا بەسەریانە دا ئەبارێ اینجا ئەوانە ڕەحمەتی خوا بەسەریان دا ئەبارێ اینجا ئەوانە مهتدن یعنی ئەوانە هیدایەت دراون هیدایەت دراوێکی تایبەت مادام سەبریان گرتووە واتە سەبر دەرگایەکی خەیرە بۆ ئینسان کە کرایەوە بەسەر ئینسانە چاوەکانی دەستەکانی گوێکانی هەمووی سوبحان الله کە ئەنەما لەناو ڕەحمەتی خۆی غەشیە ڕەحمەتی خۆ ماڵەکەی دەوروبەری شارەکەی بەخوا جاری وایە سەبری کەسێک شارێک بەشەکە ڕەحمەتی ئەو سەبرە بەشی شارێکەکە ئەوەندە گەورەیە کاتێک ئینسان سەبر و ئارامەگری ئەفەرمێ ئەمە کۆمەڵی ئاەتە و فەرمایشتیش زۆرە لە باسی گەورەی سەبرە یەکێک لە فەرمایشتەکان پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ ما أعطي أحد عطاء خيرا وأوسع من الصبر هیچ ئینسانێک عەطیەیەکی پێ عەتا کرابێ نعمەتێکی خۆی پێدرابێ نعمەت ئەو نعمەتە باشتر و چاکتر و گەورەتر بێت لە سەبر يعني تۆ بیرکەنەوە ئینسان هەریکێ لە نعمەتەکان کە حیسابەکە ئەڵێ ئەمەیان لە هەمویان مهمترە لەگەڵ کۆمەڵی دۆستا دانیشتە بوون باسی نعمەتەکانی خۆمان نەکرد بیرمان کردەوە دەست باشترین نعمەتە گەر ئینسان حتا چاویشی نەبێت دەستی هەبێت لەوە چە کاروباری ژیانی بەڕێوەڕێوە دوای بیرمان لە قاچ کردەوە وەڵای قاچ گرنگترە چونکە دەستیشت هەبێ هەندێجار ناتوانێ پێویستە بە یەکێکە هاوکاریت کە بەڵام قاچ زۆر باش دواتە بیرمان کردەوە گوێ زۆر گرنگە چونکە ئینسان چاویشی نەبێ هەندێجار بە گوێ دەرگ بە شتەکانەکە هەر باش نەبیرمان کرد ناوەڵا چاو نعمەتی لە هەمویان گەورەتر ناوەڵا زمان لە هەمویان گەورەتر ناوەڵا هەناسە لە هەمویان گەورەترە لە نعمەتەکانە نەمانزانی کام نعمەت بڵێن لە هەمویان گەورەتر دەی تەسەور کە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمێ یەک نعمەت نییە نە نعمەتی دەسێ نە قاچ نە چاوە نە هەستەکانێ هەستی برسێتی و هەستی تونیەتی و هیچ شتێک نییە لە ژیانی ئینسانە بە ئەندازی سەبر نعمەتێکی گەورەیە بەسەر ئینسانەوە جا بزانە نعمەتی سەبر ئەبێت چەند گەورە بێ لە ئینسانی ئیماندارە کاتێک کە خۆی گەورە خەڵاتی ئەکات و پێ ئەبەخشێ ئەم فەرمایشتە و فەرمایشتێکی تریش پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمێ الصبر من الإيمان بمنزلة الرأس من الجسد ئیمان و عەقیدەی ئینسانی مسلمان چۆن لاشەیە ئەگەر سەری نەبێ ناژی بەخوا ئیمانیش بە دڵی ئینسانە ئەگەر سەبری نەبێ ناژی عەقیدەی ئینساندا نامەزێ ئەگەر سەبر و تەحەمولی نەبێ
کافر و بێدین شەهەوات شوبهات هەمووی پەلاماری ئەدا لە ڕێگە لای ئەدا بەڵام ئەگەر ئیمانێکی ڕاسیخی هەبوو و سەبر و بەهێز بوو لەسەری سەبری گر لەسەری کە ئەنەما جەسەدێکی تەواو زیندووە و سەری بە جەسەدەکەەوە هەیە ئەگەر سەبری نەبوو کە ئەنەما سەری ئیمانی لەدەستداوە حەسەنی بەسری ئەفەرمێ الصبر كنز من كنوز الخير صبر گرتن كنزێکی زۆر گەورەیە لە کەنزەکانی خەیر و چاکە لا يعطيه الله عز وجل إلا لعبد كريم عنده خوا صبر بە هیچ کەسێ نابەخشێ ئیلا و کەسە بەڕێزە لای خوا کە سەبری پێبەخشی واتە ئەگەر سەبرت هەبوو نیشانە ئەوەیە کە کەسێکی بەڕێزی لای خوا ئیکرامی کردووی هەندێک لە عاریفەکان ئەفەرمێ وەرەقەیەکیان ئەخستە گیرفانیان پارچە پێستێک هەموو کاتێک دەریان ئەهێنا سەیریان ئەکرد و هەڵیان ئەگرتەوە ئەڵێ کە سەیریان ئەکرد ئەمە چیتیان نووسراوە ئەفەرمێ تیان نووسرابوو وەصبر لحکم ربك فإنك بأعيننا تۆ سەبرگرە بۆ فەرمانەکانی خوا تۆ لەژێر چاودێری ئێمەی جا سبحان الله ئینسان کە مصیبەت و ئەنە ڕووی تێئەکا ئەگەر هەستکە خوا جەل جەلالوه لەگەڵیەتی و ئەم مصیبەتە بەخێر بۆی ئەگەڕێ و فإنك بأعيننا زۆر ئارامە بێتەوە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم بەم ئاەتە زۆر ئارامە بوویەوە فاصبر لحکم ربك ئیتر هەموو حکمەکانی خوا قەضاوەتی خوا قەزای خوا هەمووی بڕیارە نەخۆش بی فاصبر لحکم ربك فإنك بأعيننا بڕیارە فەقیر بی فاصبر لحکم ربك فإنك بأعيننا بڕیارە لەناو کێشە و گرفتا بی فاصبر لحکم ربك فإنك بأعيننا پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەنواع جۆری محنەت بەسەریا هاتوو هەر بیرکەرەوە لە محنەتەکانی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم بێ باوکی و بێ دایکی و بێ باپیری و بێ مامی و بێ کەسی و بێ هاوسەری و بێ مناڵی و هەمووی بەسەرا هاتوو خواجان وستوێتی فاصبر لحکم ربك فإنك بأعيننا صبر گرە بەرامبەر بە حکمەکانی خوا بڕیارەکانی خوا تۆ لەژێر چاودێری ئێمە مەترسە بۆیە کەسی ئیماندار کاتی ئەم ئاەتە خوێن دڵی زۆر ئارامەوە بۆیە لەناو ڕوقعەیەکە پارچە پێستەیەکە ئەفەرمێ عابیدی گەورە و عارفی گەورە ئەمەیان ئەنووسی هەموو کاتی ئایا خوێندەوە وی سەبرگرن ئارامگرن واللهی چاوەکان بپارێزە لە نەزەرێکی حرام فإنك بأعيننا چونکە سەبرێ گرتووە حکمی خوا وایە تۆ سیر نەکەی چاوە ئەگری سیر ناکەی فإنك بأعيننا لەژێر چاودێریە خصوصیت و تایبەتی خوایە ئەبی هەر گوناهێک لە گوناهەکان حرامێکیەتە بەردەست دەستی لێ ئەژێڕیتەوە فإنك بأعيننا تۆ لەژێر چاودێری تایبەتی خوایانە خوایە قەت فەرامۆشە ناکە ئەفەرمێ بزانە سەبر یەکێکە لە صفەتە تایبەتەکانی ئینسان طبعا هەندێک صفات هەیە لە ئینسانە لە ئاژەڵەکانیشە هەیە بەڵام هەندێک صفات هەیە تایبەتی ئینسان یەکێک لەو صفاتانەی کە زۆر خصوصیتە لە بۆ ئینسان بریتێ لە سەبر سبحان الله ئینسان سەبر ئەگرێ زۆر تایبەتمەندێکی خصوصیتی ئینسانی جێبەجێ کرد هیچ ئاژەڵێک نییە تەکلیفی لێ بکرێ بڵێن وەڵا سەبر گرە ئەو هەر شەهوەتێکە بینی پەلاماری ئەدا ئەمرێک نییە مەسەلا ڕایگرێ لە بەرامبەر ئەوە کە یەکێک لەو شتانەی کە ئەیەوێت و حەزی لێتی نەیکا بەڵام ئەو خاصیەتی ئینسان و تایبەتمەندی ئینسانە ولا يتصور في البهائم لنقصانها هيج تصور ناكر لا هيج أجلك الصبر هبه شكل نقصانه وغلبت الشهوات عليها من غير شيء يقابلها الشهوات الزالة بسرية حشتك من الرجل لبكا هر شهوة بين بلاماري أدا أما صفتي أجل أي الصبر للملائكة هي أفرمنا خير تصوري صبر جناكر للملائكة سبحان الله بولي كمالها شكل ملائكة كاملا فرمانا كان إخوة جل جلاله جيب جيء كان بإرادة إخوان شون إما هناس أدين بإرادة ئەوانش عەبداتی خوا ئەکەن بە ئیرادە بۆیە سەبر لەوانیش چاوەڕێ ناکرێت یعنی سەبر لە ئاژەڵەکان ئینتزار ناکرێت لە مەلائیکەش ئینتزار ناکرێت چونکە ئەمان تەواو لە خوارەوە ئەوانش تەواو لەسەرەوە کەماڵیان هەیە ئەی لە چێ داوا ئەکرێت لە ئینسان داوا ئەکرێت بۆی ئەم ئینسانە ئارامگر بێ وردە وردە بۆ صفەتی مەلائیکی بەرز بێتەوە تا نزیکە بێتەوە لە خوا جەل جەلالوه ئەفەرمێ ئینسان لە سەرەتای دروستبوونیە ئیمام ئەفەرمێ خوایان بناقصي دروسي أكا وكو بهائم چۆنە ئاژەڵەکان چۆنە بالضبط إنسان ئاوا دروسە بێ و خەلقە بێ تەنها شەهوەتی یەکەم جار خواردن لە دڵیا دروسەکە بۆی ئەبینی مناڵێک گریان و پێکەنین و هەموو شتێ فکر و هۆش و هەموو شتێکی تەنها لای مەمەی دایکێتی کە بیخوات لای خواردنێکە کە پێ بدرێ اینجا دواتر وردە وردە شەهوەتی لەعبە و یاری لە دیتیا دروست ئەبێ اینجا دوای شەهوەتی جوانی و خۆڕازاندنەوە اینجا شەهوەتی نکاح
تیا دروست ئەبێ اینجا قووەتی سەبر وردە کە باڵخە بێ و عاقڵ بێ و عەقڵ پێیا ئەکا خوا هێزی سەبری ئەدات لە بەرامبەر ئەم هەموو شەهەواتانە خوا یەک شتی بە ئینسان عەتا کردو ئەویش سەبرە ئارامگرتنە جارێک گەنجێک ئەوت مامۆستا سەبر کەی حەلە تو بەس سەبر حەلە ئەی مامۆستا مەسەلەن ئیسلام لە هەموو شتێک ئاڵێ هەر سەبر گرە و سەبر کەی حەلە عزیزەکەم خەر بەس سەبر حەلە ئەگەر ناشتەکانی تر حەل نییە دەی فەرموو مەسەلەن لە زۆر شتە هەموو ئینسانیەت طبعی ئینسانیەت خۆی ئەوەیە سەبر ئەگرێ بۆ نمونە هەر یەکێک لە ئێمە ئەگەر خواردنێکی حرام دانرابێ یان با بڵێن خواردنێکی ژەهراوی دانرابێ مەجبورن برسیشمان مەجبورین سەبر گرین نەیخۆین چکە زانین زەرەر لە لاشەی ئێمە ئەدا کابوو سەبر عیلاجە لە ئینسانە وەخواگیان لە دوای شەهەواتەوە تاکە شتێک کە دای نابێ ڕێگری لە شەهەوات بکە بریتێ لە سەبر بۆیە ئەفەرمێەوە سەوم جونەتون ڕۆژوو بۆچی قەڵغانە چکە فێری سەبر ئەکە فێرتەکە ئارامگر بی ڕخۆڕاگر بی بەرامبەر بۆ شەهەوات و شوبهەتانەی کە هێرشەکەنە سەر ئینسانی موسڵمان ئەفەرمێ ئەگەر ئینسان خوا عەقڵی پێدا و قووەتی پێدا وردە گەیشتە نوری هیدایەتی پێ عەتا کرد و سنی تەمیزی پێیا کرد و بەرەو باڵغبوون ڕۆشت ئەفەرمێ بزەبەت وەکو ئەوە چۆن نوری بەرەبەیان وردە دەست پێکا و دوای دنیا هەمووی ڕۆشنەکاتەوە ئەمیش بە هەمان شێوازە اینجا دوای وردە خۆری عەقڵی دەرئەکەوێ هیدایەتی دەرئەکەوێ سبحان الله وای لێت ئەگەر ئینسان بە کەماڵی عەقڵی مجەڕەدی ئینسانیەت سیر یعنی ئەگەر عەقڵێکی کامڵ بدەی بە ئینسانێکی کامڵ ئەمەی کە ئیسلام داوای کردو هەر هەمووی خۆی جێبەجێەکە تەنها یەک شتی بۆ نادۆزرێتەوە ڕێگەی خوا و ئاخرەتی بۆ نادۆزرێتەوە چکە ئەوە خوایان هێشتێتەوە لە بینی ڕەبتی ئاسمان و زەوی کە تەنها لە ڕێی پێغەمبەرانەوە عەلەیهیمو السەڵات وەسەلام بەڵام ئینسان خۆی بۆ خۆی یەکسەر فێر ئەبێ کە ئەم شەهەواتانە خراپە خۆی لێ پارێزێ و ئەمانە باشە خۆی بڵێن جێبەجێیان بکە طبعی ئینسان ئاوایە هەل لە عیباداتەوە کە طبعی ئینسان ئاوایە کە خۆی بۆ خۆی ئەبێ سوژدە بەرێ ئەبێ عیبادەتکە هەتا وەکو ئەگاتە ئەوەی کە خۆی لە گوناهەکان پارێزە مونە طبعی ئینسانە ئەمێنێتەوە سەر ئەوەی ڕەبتی نێوان ئەم و ئاسمان ئەفەرمی ئەویش بە شەرع دروست ئەبێ بە فێربوونی شەرع بە تێگەیشتن ئەفەرمە چەندێ زیاتر لە شەرع تێگەیشت ئەفەرمە چەکی بەهێزتر ئەبێ و زاڵتر ئەبێ لە ڕووی عەقڵیەوە بەسەر خۆیە بەڵام ئیتر ئەوەیە شەهوەتی ڕایەکێشی بەملایە بەولایە هەوڵ ئەداکەوە بیخاتە ناو خراپەکاری و تاوانەکانەوە ئەفەرمێ ئەم شەڕەش بەردەوام ئەبێ لەلایەک شەرع و عەقڵ داوای لێ یەکەن بەرەو چاکەکاری بێ شەهەوات و شوبهات ئەیبەن بەرەو لای خراپەکاری ئەفەرمێ ئەم جەنگە بەردەوام ئەبێ لە ناخی ئینسانی موسڵمانە ئەی شوێنی جەنگەکە کوێ ئەفەرمێ دڵی کەسی موسڵمانە دڵ لە دڵیە ئەم جەنگە ڕوو ئەدا ئەفەرمێ بریتیە سەبر بریتیە لە عیبارەتێک باعثی دین لە ئینسانە هێزی عەقڵ لە ئینسانە هێزی شەرع لە ئینسانە وابکە لە ئینسانەکە کە ڕای بگرێ لە خراپەکاری ئەفەرمێ ئەمە لەکوێ باعثی عەقڵی ئینسان لەگەڵ شەریعەتا زاڵ بوو بەسەر شەهەواتە ئەو پیاوە سابرە ئەو ئافرەتە سابرە ئەو کەسە سابرە ئەفەرمێ ئەگەر هەر هاتوو بەردەوام بوو لەسەر ئەمە هەموو جارێ زاڵە بوو بەسەر شەهەواتە ئەفەرمێ وای لێت خۆی گەور لە سابرین حسابی ئەکا ئەو کاتەوە ئەجرە گەورەی ئەداتەوە ئەفەرمێ ئەگەر هاتوو لاواز بوو وردە شەهەوات زاڵ بوو بەسەریە ئیتر ئەو کاتە وردە دەرەجاتی سەبری کەم ئەبێتەوە نزم ئەبێتەوە پلەکەی بەرەو پلەی ئاژەڵی ئەفەرمێ هەندێک جار وای لێ لە ئاژەڵیش کەمتر ئەبێ ئەچێتە پلەی شەیاطین طبعا شەیاطین لەگەڵ ئاژەڵا فەرق و جیاوازەکە ئەمەندەیە ئاژەڵ قووەتی سەبری نەدراوەتێ هەتاوەکو ئارام بگرێ و بەهێز بێ و زاڵ ببێ بەڵکو شەهەواتە و پەلاماری شەهەوات ئەدا خۆی گەورە عەقوبەشی ناداتێ چکە هێزەکەی نەداوەتی بەڵام شەیاطین یەن کاری ئاژەڵان ئەکەن و بە قووەی ئینسانیەتەوە یعنی بە قووەی سەبرەوە ئەفەرمێ ئینسان ئەگەر هاتوو گەیشتە ئەم ڕوتبە ئەگاتە شەیاطینی ئینس شەیاطینی ئینس و جینمان هەیە شەیاطینەکانی ئینس ئەوانن کەوە شەهوەت زاڵ بۆ بەسەریان و سەبر و ئارامیان نەگرتو ئەفەرمێ کەوا بوو سەبر بریتیە لە پاڵنەرە بەهێزە دینەکە بۆی دوورت خاتەوە لە هەوە ئەفەرمێ ئەم مقاومەی کە لە ئینسانە دروست ئەبێ لە ناخی دڵیا و شەڕێک لە ناخی دڵیا دروست ئەبێ
چاکەکاری و خراپەکاریەن و ئەڕۆن و پەلاماریەکەدەن ئەفەرمێ ئەمە خصوصیت و تایبەتمەندی ئینسانە تەنها خوای گەورە بە کەماڵ و بە گەورەی خۆی ویستوێتی ئینسان کامڵ کە کاتێک کە ئەمەی پێ عەتا کردو بۆی بە مجاهدە کامڵ ببێ و گەورە ببێ و بەرز بێتەوە. عەزیزانم ئەم بەشەکە ئیمامی غەزالی باسی ئەکات ئەمە تعریفێکی سەبری بۆ کردوون لەگەڵ فەضیلەتی سەبرە. ئەم بەشە ئەم لایە کە ئێمە لە خزمەتیان ڕبتی بە هەموو حیاتی ئێمەوە هەیە. وەڵڵاهی هەموو ژیانی ئێمە هەر چاکەیە کە ئەیکەن هەر خراپەیە خۆی لێ ئەپارێزین هەمووی ئەمە دەعائیمی سەبرە. بناغی گەورەی سەبر هەیە لەسەری کە ئینسانی موسڵمان چەند ئارام بگرێ ئەوەنە ئەجر وەرەگرێ. والله جاری وایە بەهۆی سەبر لە شتێکی بەسیتە خۆی گەورە سەرفرازەیەکە. یعنی تۆ بیرکەرەوە لە ڕۆژی قیامەتە تۆ دائەمێنی بۆ یەک سوبحان الله، دائەمێنی بۆ یەک ئەلحەمدولله. تۆ گوناهە نەکردووە وازانی پاداشتێکە وەرگرتووە لەسەر گوناهە نەکردووە، بەڵام نازانی چه پاداشتێکی گەورەت لە پەنای ئەوەی گوناهەکەت نەکردووە لەسەر سەبرەکە وەرگرتووە کە نەتکردووە. چوە سەبرەکە بێ ئەندازە تەنها مەلائیکە ئەنووسن ئەم عەبدە سەبری گرت و فڵانە گوناهی نەکرد. ئەم گوناهە پاداشتێکەیە کە نەیکردووە، بەڵام سەبرەکەی کە گرتوویەتی و نەیکردووە ئەوە کەس ناتوانێ دەرەجە و ڕێژەکەی دیاریکە خوا خۆی نەبێت جەل جەلالوه. داوامە لە زاتی پاکی پەروەردگار لێ ئەپاڕێنەوە لێ ئەلاڵێنەوە داوای لێ ئەکەین یا ڕەبی خوای گیان سەبر و ئارامیمان زیادکە، یا ڕەبی خوای گیان دڵ و دەروونمان پڕکە لە نووری خۆت یا ئەکرەمە الئەکرەمین. یا ڕەبی خوای عەقیدە و بیر و باوەڕمان دامەزرێنە سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە. یا ڕەبی خوای گیان داوای لێ ئەکەین لە کەید و فێڵی کافران بمان پارێزە. یا ڕەبی خوای گیان ئومەتەکەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە میحنەتی و ناڕەحەتیە خوای بەهانامانەوە وەرە، خوای هیدایەتمان بدە، گەنجەکانمان هیدایەت بدە. تو گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە. یا ڕەبی خوای لە گوناهی دراوسێکانمان ببوورە، هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببوورە. یا ڕەبی خوای بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە. تو گەورەی خۆت خوای دڵمان پڕ ئارامی کە، ماڵمان پڕ ئارامی کە، شارەکەمان پڕ ئارامی کە، وڵات و نیشتیمانمان پڕ ئارامی کە، ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم پڕ لە ئارامی بکە. یا ڕەبی خوای گیان عاقبەتمان پڕ خەیر کە، لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتمانەوە نەبێ. تو گەورەی خۆت خوای گرفتەکانمان چارەسەر کە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتا کە، ئەومان کەم ڕزق حەڵاڵی زیاد کە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، پەروەردگار ئەومان قەرزارە قەزی سەرشانی سووکە. یا ڕەبی خوای گیان داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت دوعاکانمان قبول کە، ئاراممان کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان بازاڕەکانمان پڕ لە کەسابەتی حەڵاڵ بکە، بەرەکەت بەسەر بازاڕەکانمانە ببارێنە، بەرەکەت بەسەر کانیا و ئاوەکانمانە ببارێنە، بەرەکەت بەسەر دەغڵ و دان و وڵات و شار و نیشتیمانمانە ببارێنە. یا ڕەبی خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە ئومەتی ڕەسوڵ الله حسابمان کە، بە شوێن کەوتەیە و قبوڵمان کە، لەژێر سێبەری ئەڵای ئەوە حەشرمان کە، لای خۆت وەرمان گرە یا ڕەب العالەمین. خوای قبوڵمان کە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان عاقبەتمان پڕ خەیر کە، لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتمانەوە نەبێ. یا ڕەبی خوای زەلیلی سەر جێگەمان مەکە، محتاجی دەستی ئینسانمان مەکە، محتاجی دەستی نامردمان مەکە، زەلیلی دەستی زاڵمانمان مەکە. یا ڕەبی خوای گیان چۆن ئەم حیاتە ئەم هەموو نیعمەتت پێ عەتا کردین، خوای گیان ئاوا نیعمەتی سەبرمان پێ عەتا کە یا ئەکرەم الئەکرەمین. ئاراممان کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین، هێواشمان کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین، بەزەی بەسەرمان ئابارێنە یا ئەکرەم الئەکرەمین. آمین آمین والحمد لله رب العالمين.